بەکارنەهێنانی ئاو بە شێوەیەکی زانستی لەلایەن هاوڵاتیان و دروستکردنی بەنداوێکی زۆر لەلایەن وڵاتانی هاوسنوور لەسەر ئەو ئاوانەی کە دەڕژێنە هەرێمی کوردستان مەترسی دروستبوونی قەیرانی ئاوی لە کوردستان دروست کردووە. بۆ ئەم مەبەستەش کۆلیژی ئەندازیاری زانکۆی سلاحەدین یەکەمین کۆنفراسی نێودەوڵەتی خۆی تایبەت بە ئاو وزە ئەنجامدا کە نزیکەی 25 توێژەری ناوخۆیی و دەرەکی لەسەر کێشەکانی ئاوی هەرێم توێژینەوەیان پێشکەش کرد. کۆنفرانسێکی ئەکادیمیە واتە تۆژینەوەی زانستی تێدا دەخوێندرێتەوە. تۆژینەی زانستیش دائیمەن ئەتیما لەسەر داتا و زانیاری دروست دەکاتن ئیش بە ڕێگایەکی علمی مێتۆدۆلۆژی زانستیانە ئەنجامەکانی دەخاتەڕۆ. ئێمە ویسمان لێرە کۆمەڵێک تۆژەر لە دەرەوە لەگەڵ ئەوانەی خۆمان تۆژینەوەکانیان لەگەڵ ئەندازیارانی ئەو وەزارەتانی کە معنین بە ئاو لەگەڵ یەکدا بنیشن بۆ ئەوەی سەیری خوێندنەوەیەک بۆ پلانی استراتیژی و ئیدارەدانی ئاو بکەن لە یان سەرچاوەکانی ئاو. اینجا ئاو بە هەموو شێوەکانی سەرزەوی و ژێرزەوی لە کوردستاندا. بڕیار وایە لە دوای تەواوبوونی کۆنفرانسەکە چەندین ڕاستپاردە سەبارەت بە چۆنیەتی بەکارهێنان و گڵدانەوەی ئاو و خۆپاراستن لە توشبوون بە قەیرانی ئاو پێشکەشی حکوومەتی هەرێم بکرێت. لەو کۆنفرانسە بەڕاستی ئێمە گیر و گرفتەکانی بەکارهێنانی ئاو و چۆنیەتی گڵدانەوەی ئاو لە هەرێمی کوردستان دیراست دەکەین و چارەسەری گونجاوی بۆ ئامادە دەکەین و ئێمە لە کۆتایی کۆنفرانسەکە بە ئەکیدی ڕاستپاردەمان دەبێت بۆ حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە بەکارهێنانی زانستی ئاو و گڵدانەوەی ئاو و ژینگەی ئاو. بەڕێوەبەری گشتی بەندا و کۆگاکانی ئاوی هەرێم دەڵێت مەترسی قەیرانی ئاو لە کوردستان دەستی پێکردووە، بەڵام بۆ ئەوەی قەیرانەکە تەشەنە نەسەنێت پێویستە حکوومەت پاڵپشتمان بێت بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان و دروستکردنی ژمارەیەکی زۆری بەنداو. چەندی بەنداوی بچووکمان دروست کردووە، 17 بەنداوی بچووک و گەورە مامناوەندمان هەیە بە هیوای 23 کەشمان لە زێر جێبەجێکردنە 50 کەمان دراساتی تەواو بووە 280 بەنداومان لە پلانی استراتیجیدا بتوانین کاری لەسەر بە شوێنەکانی دیاریکراوانە هەموو کارن بۆ بتوان ڕوبەڕووی کێشەی کەماوی ببینەوە. کێشەکەش بەڕێوەیە مەترسیەکە هەیە و بوونیشی هەیە دەستیشی پێکردیا بۆ دەبێت بەڕاستی و کار لەسەر هوشارکردنەوەی هاوڵاتیان بۆ ئەوەی بۆ چەند شتێک یەکەمیان بەکارهێنانی ئاو بە جۆرەی پێویست، دومیان پیسنەکردنی ئاو، سێمیان بۆ کشتوکال بەکارهێنانی تەکنیکی پێویست. بەهۆی بەردەوام بەرزبوونەوەی پلەی گەرمی گۆی زەوی و زیادبوونی ژمارەی دانیشتوان کاریگەری ڕاستەخۆی لەسەر کەمبوونەوەی ئاو دروست کردووە. پێشبینی دەکرێت کاریگەریەکانی لە ئایندەیەکی نزیکدا زیاتر بێت، بۆیە لە ئێستادا لەسەر ئاستی جیهان وڵاتان کەوتونەتە خۆ بۆ چارەسەرکردنی کێشەی ئاو. پسپۆڕانیش ئامۆژگاری حکوومەتی هەرێم دەکەن لە هەنووکەوە هاوشێوەی وڵاتان پلانێکی باش بۆ ڕوبەڕووبوونەوەی کەمی ئاو دابڕێژێت. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.